ئەم استراتیژیە بەسەر سێ سەکتەر و پاشکۆیەکە دابەش بووە. لە سێکتەری یەکەم دامەزرا فەرمیەکار هەستەنگاندنیان بۆ کراوە کە بریتین لە پەرلەمانی کوردستان دەسەڵاتی جێبەجێکردن کە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەگرێتەوە، پاشان دەسەڵاتی دادوەری و دامەزراوە سەربەخۆکان کە دیوانی چاودێری دارایی و دەستەی دەستپاچی و دەستەی مافی مرۆڤ و کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لەخۆ دەگرێت. سەکتەری دووەم تایبەت کراوە پارتە سیاسیەکان و کۆمەڵگەی مەدەنی کە پارتە سیاسەکان کۆمەڵگەی مەدەنی و میدیا لەخۆ دەگرێت. سەکتەری سێم تایبەت کراوە بە کارتی تایبەت و لە کۆتایی استراتیژیەکەدا پاشکۆیەک بوو میکانیزمێک بۆ چاودێریکردن و بە دواداچوون و جێبەجێکردن و هەڵسەنگاندنی کاری استراتیژیەکە دەرخان کراوە. جێ ئاماژە پێکردنم استراتیژیە بەم ئامانجانەی خوارەوە نووسراوەتەوە. یەکەم گەشە پێدانی دەستپاچی و لێپرسینەوە و شەفافیت لەم دامدەستگاکان بەگشتی و دامدەستگا گشتی و تایبەتەکان لە هەرێمی کوردستان و بەرزکردنەوەی متمانەی هاوڵاتی پێیان. دووەم بەرەودان بە کەلتوری هوشیاری و ڕوبەڕووی گەندەڵی لەسەر ئاستی پەروەردەیی و دامدەستگایی. سێم جێگیرکردنی ستاندەرە نێودەوڵەتیەکان حکومڕایەتی شەفاف و ڕوبڕۆی گەندەڵی لە چوارچێوەی یاسایی و جێبەجێکردن و دادوەریدا. چوارەم دروستکردنی هاوپەیمانێتیشی بەرهەنگەمونەوەی گەندەڵی لە نێوان دامەزراوە جۆراجۆرەکان مەبەستی چاودێریکردنی ئەدای دامدەستگاکان و پاڵپشتیکردن لە جێبەجێکردنی ئەم استراتیژیە. پێنجەم خێراکردنی پرۆسەکانی لێپرسینەوە و یەکلایکردنەوەی کەیسەکانی گەندەڵی لە ڕێگەی کارایی دامدەستگاکانی دادوەری و نێشتنی پارێزبەندی یاسایی و سیاسی ناپێویست.